سەرۆکی لیستی تەوتین زانیاری نوێ لەبارەی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکات. زانیاری نوێ لەبارەی موچەی مانگەکانی 8 و 9 فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکرێت. کورد لە ڕۆژئاوا هەڵبژاردنی پەرلەمانی سووریای ڕەت کردەوە و هۆشداری دەدات. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی لیستی 247 و کاندیدی ئەنجومەنی پشتیوانی تەوتین ڕایگەیاند کە هاوکو ئێستاش لە دوای ڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی بە بەغدا حکوومەتی عێراق سوورە لەسەر تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. حکوومەتی هەرێمیش ناچارە پابەند بێت ئەوەی ئێستا دەیکات تەنها کات کوشتنە. ناوبرا وتیشی دەسەڵات لە ڕێگەی میدیاکانیەوە دەیەوێت ئەوە بە خەڵک بڵێت کە پرۆژەی هەژماری من سەرکەوتووە و تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم کۆتایی هاتووە، بەڵام ئەوە ڕاست نییە و تەوتین جێبەجێ دەکرێت. سەرۆکی لیستی تەوتین ئاماژەی بەوەش کرد وەک چۆن لە دادگای فیدراڵی تا دەرکردنی بڕیاری تەوتین کۆڵمان نەدا، ئاواش فەرمانبەرانی هەرێم دڵنیا دەکەینەوە تاوەکو تەوتین جێبەجێ نەکرێت واز ناهێنین. ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاند حکوومەتی عێراق هێشتا بڕیاری خەرجکردنی موچەی مانگەکانی ئابوو وەیلولی موچەخۆرانی هەرێمی نەداوە. ناوبرا و جەختی لەوە کردەوە کە هەرێم ئامادەیە پشکی گەنجینەی حکوومەتی فیدراڵ بۆ ئەو دوو مانگە کە داهاتی ناوخۆ دەگەڕێتەوە ڕەوانەی بەغدا بکات بە مەرجێک بڕیاری خەرجکردنی موچەکانیان بدرێت. سەباح ئاماژەی بەوەش کرد حکوومەتی هەرێم نامەیەکی بەواژووی مەسرور بارزانی سەرۆکی حکومەت داراستەی سەرۆک وەزیرانی عێراق کردووە، تیایدا داوای کردووە پشت بە بۆچوونی ئەنجومەنی دەوڵەت نەبەستێت چونکە بە بنەمای پابەند بوون بۆ هەردوو لا نازاندرێت. ئەوەش لە کاتێکدا لە وەرزی پاییز و لە مانگی نزیک دەبینەوە فەرمانبەرانی هەرێم چاوەڕوانی موچەی مانگی 8 و 9 دەکەن. تا ئێستاش هیچ بڕیار و وادەیەک بۆ دابەشکردنی موچە ڕانەگەێنراوە. ئەنجومەنی سووریای دیموکرات مەسەدا ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی گەل لە سووریا ڕەت کردەوە و بە مەسخەرەیەکی سیاسی ناشایستەی مێژووی سووریای وەسف کرد. دەژڵێت ئەم هەڵبژاردنە خۆی لە خۆیدا سووریای دابەش کرد و ئەم ئاشتەواییەی باسی دەکرا کۆتایی پێهات. ئەنجومەنی سووریای دیموکرات مەسەدا ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و دەڵێت ئەو هەڵبژاردنانەی کە لەلایەن حکوومەتی کاتی سووریا ئەنجامدرا داربڕینی ئیرادەی گەلی سووریا نییە و وێنەراتی هەموو ناوچەکان و پێکاتەکانی ئەو وڵاتە ناکات. ئەو هەڵبژاردنە مەخسەرەیەکی سیاسی بوو کە ناشایستەی مێژووی دەوڵەمەندی سووریا و قوربانیدانی گەلەکەی بوو.